ئیبن ئادەم مامۆستاکەی پادشای کۆرە و چیرۆکە شاراوەکەی محەممەد ئادەم عەبدوڵڵا ناوی ئەو زانا کوردەیە کە بە ئیبن ئادەم ناسراوە. ساڵی 1950 زاینی لە گوندێکی ناوچەی باڵەکایەتی لەدایک بووە. ئیبن ئادەم خاوەنی زانستێکی فراوان بوو لە دەیان بواردا، ئاین و ماتماتیک و گەردون و ئەندازیاری پێکەوە دەخوێند. لە باکوور و ڕۆژەڵات و باشووری کوردستان لە لای عەلامەکانی ئەو سەردەما زانیاری کۆ دەکردەوە. لەبەر ئەم زانیاریە فراوانەی بوو بەجێی متمانەی مستەفا پاشای میری سۆران. هەر بۆیە مستەفا پاشا داوای لێ دەکات کوڕەلاوەکەی وەک خوێندکاری خۆی قبول بکات، چونکە تەمای ئەوەی هەیە کوڕەکەی بکاتە جێنشینی خۆی. ئەو کوڕەلاوەی مستەفا پاشا ناوی محەممەد بوو کە دواتر بە پاشای کۆرەی میری سۆران ناوبانگی دەرکرد. پاشای کۆرە بوو بە خوێندکاری ئیبن ئادەم و ساڵانێک لە ژێر سێبەری زانستەکەی ئەودا بەرەی بەتوانەکانی خۆیدا. دواتر هەر ئەم مامۆستایە بووە هۆی ئەوەی پاشای کۆرە فەرمانڕەوایەکی گەلێک بەناوبانگ و بەدەسەڵات و دەستڕەنگینی لێ دەربچێت. هەر لەگەڵ دەست بەکاربوونی پاشای کۆرە وەک میری سۆران ئیبن ئادەم دەکاتە موفتی میرنشینەکەی. بەڵام چیرۆکەکە لێرەوە خەماوی دەبێت کە پاش ئەوەی کۆرە واتە خوێندکارەکەی ئیبن ئادەم داوا لە مامۆستاکەی دەکات فتوایەکی بۆ بدات تا قەتڵ و عامی هەموو نەیارەکانی بکات. ئیبن ئادەمیش یارا و توانای وەها فتوایەکی نابێ و ڕەتی دەکاتەوە. لە پاداشتی ئەمەدا پاشای کۆرە ئیبن ئادەم نەفی دەکا و لە ڕەواندز و ناوچەکەوە دەری دەنێت. ئەمە وەک گەورەترین بێوەفایی دێتە بەرچاو لە مێژوودا کە مامۆستایەک خوێندکارەکەی پەروەردە بکا و بیکاتە میرێکی لێهاتوو، بەڵام لە وەفای ئەمەدا مامۆستاکە نەفی بکرێت. ئیبن ئادەم دەگەڕێتەوە گوندەکەی خۆی و تا ئەو کاتەی وەفات دەکات خەریکی نووسینی کتێب و بەرهەمی زانستی دەبێت. ئەو چەندین بەرهەمی گرنگی نووسیوە، بەڵام زۆرێک لە کتێبەکانی تەنیا ناوەکانیان لە سەرچاوەکان داماوە و خۆیان فەوتاون. قسەیەکی باو لەبارەی ئیبن ئادەمەوە هەیە کە دەڵێت ئەگەر هەموو زانستی ئەم سەردەمە ون ببوایە ئیبن ئادەم دەیتوانی بەلەبەر هەمووی بنووسێتەوە. ئەم زانا کوردە لە ساڵی 1836 لە زێدی خۆی کۆچی دوایی دەکات.